بەناوی خۆی گەورە هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکی تر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان پێسەر و فەندۆقها. بەلەوە دەست پێ بکەین بەم کورتە چیرۆکە لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لێدەن با یوتیوب ئێوە ئاگادار کاتەوە بەو کورتە چیرۆکانە کە دایدەنین لە کاناڵی فێربوونی زمان. به پسری اجازه داده شد که دستش را در پارچ بگذارد تا چند فندق بیرون بیاورد، اما او چنان مشتش بزرگ شد که نتوانست دوباره دستش را بیرون بکشد. و کوڕێک ڕێگەیاندا کە دەست بخاتە ناو کۆزەڵێک ناو پەرداخێک بۆ ئەوەی هەندێک فندق دەربهێنێت، بەڵام مشتەکەی ئەوەندە گەورە بوو کە جارێکی تر نەیتوانی دەستی دەربهێنێت. بێ پێسەر اجازه داده شد. پێسەر واتە کوڕ. اجازه داده شد واتە ڕێگەیان پێدا، ئیزنیان پێدا کە دەستش را کە دەستی بخاتە ناو پارچ پەرداخ تا چەند فندق تا چەندانە فندق بیرون بیاورد دەربهێنێت، ئەمما بەڵام او چنان مشتش بزرگ شد ئەوەندە دەستی مشتی گەورە بووە و بزرگ گەورە که نتوانست که نەیتوانی دوباره دستش را بیرون بکشد بۆ جارێکی تر دەستی دەربێنێت. دوباره جارێکی تر دستی بیرون بکشد دەربهێنێ. در آنجا ایستاده بود و نمیخواست حتی یک فندق را رها کند و در این حال نمیتوانست همه آنها را به یک باره بیرون بیاورد. مضطرب و ناامید شروع به گریه کرد. لەوێ وەستا بوو نەیدەویست تەنانەت یەک گوێژیش وازی لێبێنێت و لە هەمان کاتدا نەیتوانی بە یەکجاری هەموویان دەربهێنێت. بە دڵڕاوکێ و بیهیوا دەستی کرد بە گریان. در آنجا ایستاده بود لەوێ وەستا بوو نەمیخواست نەیدەویست حتی تەنانەت یەک فندق را رها کند، یک دانە فندقیش وازی لێبێنێت. در عین حال لهمان کاتدا نمیتوانست نەیدەتوانی همه آنها به یکجاری هەموویان را به یک باره بیرون بیاورد، هەموویان به یکجاری دەربێنێت. مضطرب دڵڕاوکێ، ناامید بیهیوا شروع به گریه کرد. دستی کرد بە گریان. مادرش گفت پسرم به نصف آجیلی که خورده ای راضی باش تا به راحتی دستت را بیرون بیاوری، شاید زمان دیگر مقدار آجیل بیشتر داشته باشی. دایکی وتی پێ کوڕەکەم بە نیوەی ئەو گوێژانە کە خواردووتە ڕازی بە تا بە ئاسانی دەست دەربهێنیت، ڕەنگە کاتێکی تر هەندێکی تر هەبێت. مادرش گفت دایکی وتی پسرم کوڕەکەم به نصف آجیلی که خورده ای بە نیوەی ئەو گوێژانە کە خواردووتە ڕازی باش. ڕازی باش یعنی ڕازی بە تا بە ئاسانی، تا بە ڕاحەتی، تا بە ئاسانی دەستت را بیرون بیاوەری، واتە دەستت دەربهێنیت. شاید زمانی دیگر ڕەنگە کاتێکی تر، زمانی دیگر کاتێکی تر. ئاجیل گوێژ واتە گوێز و بام و پستە و ئەوانە هەموویان پێڵێن ئاجیل. ئیشتری داشته باشی، فرەترت بێت. وانەیە کە لەم چیرۆکە فیرە بین خۆی دەڵێ بە یەکبارە زیاد تەلاش نەکونین، بە یەکجاری زۆر هەوڵ مەدەن، بە یەکجاری زۆر هەوڵ مەدەن، یەکبارە بە یەکجاری زیاد زۆر تەلاش هەوڵ نەکونید مەدە. خۆشەویستان لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە هەروەها لێدەن و شەریکن بۆ هاوڵەکانتان تا ئەوانیش وەکو ئێوە زمانی فارسی فێر بن. هەمووتان بەخوای گەورە دەست پێرم. فاتان لەگەڵ.